11 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی 19 نیسانی 2011 کەناڵی ئاسمانی پێیام کەوتە ژێر گەمارە و گوشاری هێزە ئەمنیەکانی سلێمانی بە جۆرێک ماوەی نزیکەی 2 هەفتە پەیام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ئابڵوخەدرا و مەترسی جددی لەسەر دروست بوو. گەمارۆدانی پێیام دوای 2 مانگ لە بەردەوامی خۆپشاندانەکانی هەفتەی شوبات هات کاتیایدا ڕۆژانە تیمەکانی پێیام لە ناو سلێمانی و سەرجەم ئەو شار و شارۆچکانەی کە خۆپشاندان و گربوونەوەی جەماوەری تێدا بەڕێوە دەچوو و ماڵی چڕ و پڕی چالاکیەکانی خۆپشاندان و ناڕەزاتیەکانی دەکرد. پێیام لە سەروەختی خۆپشاندانەکان و بە درێژایی ڕۆژانی بەردەوام بوونی سەرباری مەترسی و ئاڵۆزیەکان وەکو میدیایەکی جەماوەری کاریگەر لە نێو خۆپشاندەران بوو دەنگ و ڕەنگی ناڕەزاتیەکانی دەگەیان. بەر لە خۆپشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی هەرێمی کوردستان بە قۆناغێک لە متبوونی سیاسیدا تێدەپەڕی و جەماوەر هیچ دەرچەیەکی بۆ گەیاندنی دەنگی خۆی شک نەدەبرد. بەڵام خۆپشاندانەکانی هەفتەی شوبات کە ڕوبەرێکی بەرفراوانی هەرێمی کوردستانی گرتەوە ئەم قۆناغەی تێپەڕاند و بە یەکجاری کۆتایی بە قۆناغی بێدەنگی هێنا بە جۆرێک کاریگەریەکانی ئەم وەرچەرخانە تا ئێستا لە کایە جۆرە و جۆرەکاندا ڕەنگ دەداتەوە. جێگەی ئاماژەی گەمارۆدانی پێیام و دروستکردنی گوشاری ئەمنی لەسەری هاوکات بوو لەگەڵ کۆتایی هێنان بە خۆپشاندانەکانی هەفتەی شوبات بە شێوازی تونوتیژی و بڵاوکردنەوەی هێزێکی ئەمنی بێشومار لە سەرای ئازادی سلێمانی و سەراکانی ئازادی لە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان. هەربۆیە گەمارۆدانی پێیام و هەوڵدان بۆ بێدەنگکردنی لە چوارچەوەی پلانێکی گشتگیردا بوو بۆ خامۆشکردنەوەی خۆپشاندانەکان لە هەردوو لایانی جەماوەری و میدیاییەوە. هەوڵێکیش بوو بۆ بێدەنگکردنی پشتیوانێکی میدیایی بەهێزی خۆپشاندانەکان کە کەناڵی ئاسمانی پێیام بوو. ئەوەی کاجێگەی سەرنجە وەکو وێزگەیەکی لە یاد نەکرا و لە مێژووی کەناڵی پێیامدا دەمێنێتەوە پشتیوانی هاوڵاتیان بوو کە لە ڕۆژی یەکەمی گەمارۆدانی کەناڵەکەوە پشتێنەیەکی جەماوەریان بە دەوری پێیامدا دروست کرد و لاڵقتانە سەر و زیان پێگەیاندن پاراستیان. ئێستاش دوای 11 ساڵ لە سەرکوتکردنی خۆپشاندانەکانی هەفتەی شوبات و گەمارۆدان و واگوشاری جۆرا و جۆر لەسەری کەناڵی ئاسمانی پێیام بە هەمان پەیام و گوتارەوە کار دەکات کە لە خۆپشاندانەکانی هەفتەی شوباتدا خاوەنی بوو کە بیش گوتاری پشتیوانی لە ماف و داوەڕەوەکانی هاوڵاتیان و دژاتی گەندەڵی و ناداتیە لە بەرامبەردا دەسەڵاتدارانی هەرێم نەک هەرگویان بۆ داخوازی و ناڕەزاتی خەڵک نەگرتووە و خۆیان چاک نەکردووە بەڵکو لەسەر هەمان ڕیتمی حکومڕانی خۆیانن کە ئەو حکومڕانیە ناتەندروستە دۆخی هەرێمی کوردستانی بە قۆناغێک گەیاندووە کە زۆر لە قۆناغی خۆپشاندانەکانی هەفتەی شوبات دژوارترە و هاوڵاتی تیایدا هەست بە ئەوپەڕی ستەم و نادادی دەکات.